نەزیرە بە ڕێگەیەکی سەخت و شاخاویدا بەرەو باخەکەی بەڕێ دەکەوێت. ئێستا وەرزی پێگەیشتنی هەنجیرە. هەنجیرەکان لە دارەکان لێکراونەتەوە تا بەشێکیان وشک بکرێن و بەشێکی دیکەشیان بۆ بازاڕ بنێرێن. هەنجیرە وەڵایسە بە دارەکەەوە چینویانە هێناویانە ئەوەی بۆ لەتکردنەوە ئەمەش ئەم سیسەش بۆ وشکردنە و ئێتر جیاوازی ئەوەیە ئەم پتەوانە ئەبێ لە تیکەیت و ئەمەش سیسەکان بۆ وشکردنەوە وشکی ئەەکەیت و ئێتر ئەوەشی باشە هەڵیان چنیوە بۆ فرۆشتنە ئیسا بە تەڕی ئەی فرۆشن. دوای جاکردنەوەی هەنجیرەکان ئەوانەی وشک دەکرێن لەسەر پوشی وشک ڕادەخرێن و بە چەند جۆرێکی جیاواز لەت دەکرێن دەبێت بۆ ماوەی 2 ڕۆژ لەبەر هەتاو بمێننەوە. وەڵا هەنجیر لەم وەرزەیە زۆرە ئیتر ئەم مانگی 7 تا مانگی 8 خەریکە کۆتایی مانگی 8 هەنجیر زۆرە لە هەورامانە ئاوا وشکیانەکەن ئەمە 2 ڕۆژە 3 ڕۆژە لەبەر خۆرە و ئیتر ئاوا هەڵیەگرین و ئەویتر ئەوە نەیتر یێنین لە ناویە. لە پۆرتی جۆرێکی تایبەتی وشکردنی هەنجیرە لە هەورامان کە لە زستاندا بە ئاوی گەرم خاو دەکرێتەوە و لەگەڵ ئاردا تێکەڵ دەکرێت و خۆیان دەڵێن تامێکی فرێشی هەیە. وڵا ئەم لە پۆرتە ئاوایی ترە دایەدەین لەسەر بەردێک تا ئەم چینە وشک بێت چینێتر ئەدەن بە ملیە هەتا ئەیکەن بە 6 حۆت چین ئەو کاتە تر هەکە وشک بوو هەر وەکو هەنجیرەکە دۆری خۆی ئەبینێ ئەمیش لەگەڵ هەنجیرەکەیە چای خۆشی ئەەکەین ئەتر ئەمیش ئاردی پێوەکەین و دوایی بە چەقۆ لە لەتی ئەەکەین و لەگەڵ هەنجیرەکە بە شەوچەرەدای ئەنین ئەی خۆی. شەوچەرەی زستان لە هەورامان هەنجیر و مێوژ و گوێز و قەیسی و بەرهەمی زیادەی باخەکانە کە لە وەرزی پێگەیشتنی میوەکان هەر لە ناو باخەکان بەم جۆرە وشک دەکرێن و بۆ زستان هەڵدەگیرێن. وڵا تر هەنجیر وشکەکەین و مێوەش ئەەکەین و ئەم هەنجیرە چەند جۆری هەبێ هەمووی ئەو جۆرە هەنجیرانە هەموو وشکەکەین. ئەوە شاهەنجیرمان هەیە و قەیسەریمان هەیە و ئەوەی کولەکەم لەمان هەیە و ئەوەی کارزانیمان هەیە و هەرچەندە ئێستا بەهۆی نەخۆشیەوە باخەکانی هەورامان وەک ساڵانی ڕابردوو بەرهەمیان نییە بەڵام بەرهەمی ناوخۆی هەورامان لە ڕووی نرخ و کوالیتیەوە کڕیاری تایبەتی خۆی هەیە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.